کردنەوەی پێشەنگایەکی تایبەتە بە هونەرمەندانی ئێران لە ئەمنەسوورەکەی شاری سلێمانی. پێشەنگاکە تایبەتە بە کاری 41 هونەرمەند لە 4 بواری جیاوازی هونەریدا کە لە شارەکانی سنە و تەهرانەوە بەشدارن. هونەرمەندەکان ئەو هونەرمەندانن کە لەسەر ئاستێکی زۆر باشی کاری هونەری لە ڕووی تەکنیک و لە جۆری بابەتەوانە بەشداریان کردووە. ئەم تێکەڵاوکردنی دوو کللتورە یاخود دوو جیاوازیە ئیسفادەکردن لە جۆری تەکنیکی ئیشکردنی یەکتری ئەکرێت پێکەوە هونەرمەندەکان کە لێرەوە دێن بۆ بینینی کارەکان پرۆژەی هاوبەش دروستکەن لامان کاتە ڕێز لێنانە لە کاری هونەرمەندەکان. کردنەوەی پێشەنگاکە لە ئاڵوگۆڕی کەلتوری و فەرهەنگە جیاوازەکانی نێوان ئەو دوو وڵاتەدا خۆی دەبینێتەوە، بە تایبەت بۆ شاری سلێمانی کە بۆتە سەنتەری کۆکردنەوەی ئەو جیاوازیانە. ئەم پێشەنگایە لە سلێمانی لە مۆزەخانەی ئەمنەسوورەکە بەڕێوە دەچێت. 150 لە باشترین و بەناوبانگترین کاری ئێرانیەکانی لە خۆگرتووە. ئەم 150 کارە بەرهەمی 30 هونەرمەندی دیاری ئێرانە. ئاماش لەم پێشەنگایە ئاڵوگۆڕی فەرهەنگی و هونەریە لە نێوان هەرێمی کوردستان و ئێراندا. هەرچەندە هونەر زمانێکی هاوبەشی نێوان نەتەوە جیاوازەکانە و گرێدراوی ئەجێندای سیاسی و ململانەی نێوان وڵاتان نییە، بەڵام هونەرمەندەکانیش نایشارنەوە کە فەزای کاری هونەری لە سلێمانی کراوەترە و ئازادی زیاتر بەرجەستەترە. من خۆم بە 6 ئەسەری فۆتۆگرافیە ناچرال لێرە شرکەتم کردووە. بەس ئینڕۆ ڕۆژی ئەوەڵی پێشانگاکەیە ئستیقباڵێکی خاص بوو، هونەرمەندانێکی باش هاتن لێرە ئستیقباڵیان کرد. ئومیدوارم کەم ئرتباتە بەردەوام بێ. ئەو 6 ئەسەرەی کە خۆم هێناومە وێنەکان کە دەیبینن بۆ فرێ کەسانێک کە هاتوون تازەیی هەست. ئەو شێوازیانە نەدیوە چاپێکە کە لە لای ئێمە ئەڵەن پێ لمینێت کە شێوازێکی ترە بەتابەت بەس کەس تێوازانێ نەقاشیە، کەس تێوازانێ عەکسە وێنەیە. میوانداری هونەرمەندان لەسەر ئەرکی ناوەندی حەوت ڕەنگەیە بە پێشوازی گەرمی هونەرمەندان و هاوڵاتیانی شاری سلێمانی. بۆ ماوەی 4 ڕۆژ پێشەنگاکە بەردەوام دەبێت. سنوورکەریم، دەنگی ئەمەریکا، سلێمانی.